ڕاستی ئێمە نیگەرانێکی زۆرمان هەیە لەسەرەوەی کە ڕێژەیەکی زۆر کەم لە خەڵکی شاری چەمچماڵ تا ئێستا بەدەم تیمەکانی ئێمەوە هاتوون و ڕێژەی کوتان بە پێ و ئامارانی کە لە مەڵبەند تەندروستیەکان و لە بەشی خۆپاراستنی چەمچماڵەوە بەدەست ئێمە گەیشتووە نەگەیشتوتە لە سا حوتی ڕێژەی دانیشتوانی شاری چەمچماڵ کە ئەمەش نیگەرانیی زۆری لە لای ئێمە دروست کردو چونکە ئێمە باوەڕمان وا بوو پێشبینیمانە کرد تا کۆتایی ئەم ساڵ لانی کەم لە 140 هاوڵاتیانی شاری چەمچماڵ ڤاکسینیان وەرگرت بێ بێگومان جێی خۆیەتی ئاماژەی پێبین کە ئەم ڕێژە کەمەکە لە شاری چەمچماڵی هەر لە چەمچماڵ نییە بەڵکو لە وەکو پێمان گەیشتووە لە زۆربەی قەزا و پارێزگاکانی هەرێمی کوردستان و بگرە لە تەواوی عێراقا بە هەمان شێوە ڕێژەکە زۆر کەمەکە ئەمە نیگەرانیشی زۆرە چونکە بەپی داتاکان تەنها وڵاتی ئێمە بەم شێوازەیە بەڕاستی ڕێژەی کوتان زۆر کەمەتیایە بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر کەم بەدەم ڤاکسینی کۆرۆنا ڕۆشتون بەڵام وڵاتی ئێمە ڕێژەکە زۆر کەمترە لە وڵاتانی ترکە ئەمەش وەکو باسم کرد ئەگەر ئاوا بڕات بەڕاستی مەترسیشی گەورەیە چونکە بێتە هۆی ئەوەی کە ئێمە لە بازنێکی داخراوە بەردەوام بخولینەوە نەتوانین نەخۆشی کۆرۆنا تێپەڕێنین